بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد خۆشحاڵین لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. میوانی ئەمەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ عەبدوڵڵا جیهانوەتەن ناسراو بە کاک عەبە کۆمۆنیست کادر و ئەندامی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کات و ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەر ببەن سەرنجتان بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە ڕادەکێشم. کاگەمڵە گیان بە خێر بێیت، زۆر سپاس دەکەم لەوەی کە داوەتی منت قبوڵ کرد و ئەزیەتمان دای. بە خێر بێیت. بەرنامەی ژیان و خەباتی یاران بە تەبعی خۆی باسی ژیان و خەباتی ئێوەمانان دەکا، ئەو کەسانە دەکا کە بەو گۆڕستان دەبنە میوانی بەرنامەکە. بەڵام پێم خۆشە هەر لە سەرەتای ژیانتەوە باسی ئەو ڕابردووە بکەین، دەست پێ بکەین بە قسە باسەکەمان. بۆیە حەز دەکەم سەرەتا خۆت بە بینەران بناسێنە، لە کوێ لەدایک بووی، لە چ لە ماڵەیەکدا لەدایک بووی، سەرەتایەک لە ژیانی خۆت، سەرەتای ژیانی منداڵی تا لاوی و گەنجی و بەر لەوەی ببی بە پێشمەرگە لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنابی ئەوانە باس بکە. وەڵا من خانەوەدی خۆم خانەوەدێکی فەقیر بووین و فەقیر بوون باکەی خۆم نەدی بوو لە وەخم لەلای مام گەورە بووم تا تەمانێ 16 ساڵێ 16 ساڵێ خۆم وەختی کاری خۆم بوو دبا خۆم کارم کردبایە خلاصە باش نەبوون دەگەڵەشم خۆشم دی ڕۆشتم ماوەیە بە خۆم چم کرد کاریم کردم باڵم کرد تا شتێک خۆم گەیشتمە تا تەمەنی خوا فامی. ئەو کات لە ماڵتان لە دێ بوو یا لە شار بوو؟ لە مەتەقەی ماباد بەنێی مەلیچەر بوو. بەڵێ کەشاوەرزی شتان نەبوو؟ وەڵای کەشاوەرزیم خۆم باوکی خۆم نەدیوە، دای خۆشم هەر نەدیوە تا تقریبا 16 ساڵی جوو دایکی خۆم نەدیوە، دایکم مابوو دی ئەو شووی کردووە بە کەسێکی دیکە خەلاسە ئێمە 16 ساڵێ دیمە ڕۆشتم چون بۆ لای نەغادەوە وانە بۆ هەمباڵێ بۆ چرخ شتێک بۆ خۆم شتێک بینە ناوەوە کاری هەمباڵێک دەکرد. بێجگە لە تۆ خوشک و برای دیکەشت بوو لە ماڵەدا یا؟ نەوەڵا ئەمە خوشکێکم بۆ خوشکەشم هەرە کۆمە بوو ئەو ماڵێکە گەورە کراوە. بەڵێ من خانەوەدێکی فەقیر بوو. درست. کاتێک ئینقلابی 57 دەکرێت وەختی ڕژیمی شا دەڕوخێ، ئەو کاتانە حتمما تۆ لەبیرتە کە چۆن ئینقلاب کرا، هیچ شتێک لەبیر ماوە لەو سەر بەمە ڕاپەڕین؟ بەڵێ بە باشی وەکو تاریخ خوێند نەچووم مەکتەب هەرەوەم دەگە ئەگە فێری بووم لێنە کۆمەڵەدا فێر بووم ئەوانە بووسێن شتێکە ڕەشە فەکر بووم ئەوانە نەبوو. وەڵێ وا مبارزە حاڵی من پێش ئەوەی بمە پێشمەرگە لە نەغەدا مەراسمێک گیرا نازانم وا شەڕ کورد هاجم بوو لەنەو هینەکاندا مەیدانی وەلی فوتبال هەبوو مەراسمێکیان گدا دەنە جەگەی حەجەمەکاندا بوو خابانی سینەما بوو تا دێمۆکرات کردی ماوەنۆرە کورد و لادا شەڕەکە دەست بکرا ئەلەوە دامیش وادار بوو بووم بمە پێشمەرگە. یعنی هەرکە بووی بە پێشمەرگە ئەو دەم بووی بە پێشمەرگی کۆمەڵە یا؟ نەوەڵا بووم بە پێشمەرگەی دێمۆکرات ماوەیەک 7 ڕۆژ مانجێدا نەغەدای مامەوە لە مەتەقەی نەغەدا دوای خۆم هاتەوە مەهاباد نەقڵەکەی مەهاباد دی لە مەهابادیش مانجێک لە خلاصە لەنا دێمۆکرات داوم. وڵای دادا دێمۆکراتی دەگەڵ حرجینەوەدا ئەنە جەلەسێ دەبوو جەلەسێ زۆر سێر بوو جەلەسیان دەبە مامۆستا شازینی مامۆستا شازینی کەسێک بوو خەڵک خۆشی دەویستەوە دەم وا بوو دی ئەمی دەگەڵ کۆمیستی بەرابەری قبوڵ بوو یعنی وە ئاشنا نەبوو پێم خۆش و ئازاد بێ مەسەڵەن بەرابەری بێ وەڵێ مەسەڵەن ڕۆژێک جەلەسێکیان دانا هەوڵا پشێک بوو هەوڵا پشی مەسئولی سیاسی پێشەوایان بوو هەر جەلەسێ بۆری جنە بوو داون بۆ مامۆستا شازین ئەم شارە زۆرم پێ ناخۆش بوو مەخالفی جنەوە
والله مش أوقع الجنيوان عندما وصل شديد وكتب مدال الجنيوان هذا باورقة والله مش كركت بابي قاسم لنا هذا مشي بس إدارة هذا هو والله كاكا حولا بشي بأخوي مسؤولية بس قلت له الشق اللي دم ليه داي عائلي دم هجم ده قلنا كنا ميرا خد سود أخوي نيادة كذا يساعد جلسة كانت أسبيكر ده باوركا حنا ترسام زوري في السير والله حاجة نترسام دي سنة تستأكد بجنيه وما دبكم ولا تسكن ودبكم ولا حكتكم ولا شيء ولا لا الجنيه ما وصلش عندنا لكم ولا شيء والله عارف تركت بابا كويس ساعتك الجنيه ما وصلش عندنا هذا ولا شيء ولا كومونيستا والله كنت كومونيستا وشكتم بأخوي دل ما جات هذا هل دل خوم ده نبدأ رقصبكم والله كاكا أصلا عندي شق الليلة ذيك ما بريد على دي أكيد شوية عند دي أخصم الله شيء ورجك لا هذا الشغل زي ده هذا كله في درد كان ولا بتي ولا حزب جكا دكوجين أبي نبي أنا كنت بعرف ترتاو الأول تخش تفاجئ خوم أبوه كان دمه ما تكم دنا ود بترتاح ودرب نحسب حزبك عاد تخرج بديم ولا ايوه هذا والله رشد ما وياك شو ولا خشكم لديك ولا بني هنا اتابلاغي نظام شغل يعني والله حفتق لي يا ابو شو هات بما مقري مهاباتو بملكم والله أشعت بناكم ولا تشيبوا درتو كاس العيش صديني برهاني. أول حزب الشدي كم ما كم لا ودكم بو خلوا أو نبو كاس العجان هراوا وهاتم في زمرياتي وكيف خير بنشتاهم كم يلكم ولا كتب الفرق معني هراوا والله فرق معني هذا وشي وايكوت والله دي ما وياك فيتو أو ما جبدو ما قلدي للعين وانا ندخل ذاتي تجاباتكم ولا تاكلكم ولا أو يا أو يتعبكم استها دوان بينكم يتعبكم استها والله دوك ما أخذ باشا قد حرحان بربنيكم والله ترى حزب قراي أخوي بو النبي والله دي مزور ما يشكل له مامو دي أي أخيات حاتم دي تمشي كم خركان لشي لا تبقى الشاخر شيء تبقى بلعب الربر قاضية مخركان لي والله تشمل يكون معرفي كذا مو بيبي هو تركيه باشا كومالا بوتو جذابية سبو بو أو بدو هالودا بو بو بيدو أبو كومالا لواني كده بباش كده ده زي شنو بخون باورم بأزادي أبو عارف شو شر في خوش باورم برابري كرت أبو أنا خوش كردهم يعني كرد يقول مثلا واتيك برابر بيا مثلا بخو واتي باورم برابري أبو يعني مثلا كشوف مثلا أما ذاك أو في نظام ثبت حزب أبو يكون برابري أو جون دابيا درست أو مثلا بدبختك كيف نودا برابري بوتو زور مهم بو وقت شوي ناو كومالا براسي لكومالا دا حصلت كر أو برابرية بيرا ودكري يعني أودي بساوي خوت هذا ولا بتاعي خود ديتوما شو تو الحزب الديمقراطي جدا أبوي للايني شدي كش دا ماويش كرد وكو تجربة زياوازي كان يعني لتي دا أبو مثلا بيج مرقيكم والله زياوازي سبو لعنة كان ديكا زياوازي ويا مثلا تلينكم لدى نابرسي وش مسؤولة وكو يق أوكي جياني خواني عيواني يعني تدروا ده برستيا ده كده دارا في خود ده المستوى أغلى كعكة وفلانكس مدة ودي مدة ده كارك من أحد قريب يعني دارا المستوى
بإجازة ناروي أوان عشائرا بڕاست مثلا وەکو خەڵک زلەش لە پێشمەرگە نازانە گەر شتێکی سجنە و نادا مثلا تێبن بە خەڵک ناکرا ڕاستەکێ بە خەڵک دەڵێن ئەوە شتەکە درستە ئەڵێ ئەوان بوو ئەستان بوو ئەستا بڕۆ ئەستا سەگ باب سەکردنە فەرقانێ زۆر ڕاستە کۆمەڵە شتێبانیە باشە بۆ ئابە کۆمونیستت پێ دەڵێن لەکەیەوە ئەو ئابە کۆمونیستت بەسەدا خۆی لە 64 وایە ئەوەی جرانێکی شەڕ بوو جریانەکەی چی بوو لە چیەوە دەکرێتە باسی بکەی ئەخرەوە لە نەکرێەوە ئەوە شارێک بوو مەقەرێک حیزبی دموکرات محاسەرەدا بوو بەڵێ شارێک بە کۆمەڵەتەوە دەست پێ نەکرد بوو لە محاسەرەدا وەلای بوو کە بەسێ چی بێ قۆرا هێنا تەنیش هاچی دەرێ و بەڵێ بەڵێ ئەو بەری قوتەڵدە ناوەڕاستی قوتەڵدە و دەچێتەوە بۆ مەهابات ئێمەش چون یارمەتیان کەین ئەمەش ئارپیجەکەم بوو کۆتیەکان دابوومە کۆت کۆتیەکان دابوومە لەو جەنگەیدا قورس بوو گەرم بوو بۆ شەڕەکە دام ناو لەسەر شاخە کود ئەلا هەبە کۆمونیست وە کەڵ تازە کۆتەکەش کۆتی چابوو لە کۆتیە وەمان هاتبوو وڵای چوینە یا ئەو شەڕەکەی و شەڕ بەدەستمان کرد بە شەڕ و حیزبەکانیشمان ڕزگار کرد بە خۆی نەودی یەکەم لی بچێتەوە وەسال لە نزیک قزڵزەوەیە وڵا لێ هاتینەوە کۆتەکەم لێوێ نەماوە هەمش قەدەم ئارپیجەکەم بوو کۆڵا پشتی ئارپیجەکەی باڵ دەکردم ئەوە هاتینەوە قزڵزەونە تمشایەکە کابرا کۆتەکەی دەبێتەوە حینە کۆتەکەم نەوەی کاخۆمبەرە ئەرەکتم کامەرجان ئەو کۆتە لە شێ بوو وتی وەڵا ئەو کۆتە تازە ئەوڕە کڕی لە ماوەکەم گەڕخەکەم بەدبەختە کۆتاری عێراقی ئێرانی نییە ئەو کۆتە خلاصە ئەوە ناوی منێ لەسەرای ناخێر بخوا 1500 تمەنم پێداوە 1500 تمەن وەڕکتم بەو کۆتەوەتە لێ تووشە ئێرەتکە ئێرە ئەو کۆتێکی ئەو ناوچێەوە نەکتم لای منەوە لەسەوە کۆتەکە تۆ لە شەڕەکەت ئەتۆ لێ ناوتای ماڵداوە دەن کوڕماندەوە ئەڵایدا پێدایەوە کۆتێک بە زۆری لەبانستا دونێ دراوە ئەڵای دێ بانی کردی یعنی ئابە کۆمونیستت لەو کاتەوە بەسەردا ئەو بۆ ئیتیکێتی لە سەرجیپانەکەت داوەکە ناوی ئابە کۆمونیست لەسەر نووسی بوو هەدا تێکێکم لە برچە ئەیزازای ئەوەی نەگادەی ئەرێ ئەوە مەراسمکە بوو قسەیان دەکرد دموکرات لە مەسەن سید ڕستەڵ بابە گەورە بوو سید ڕستەڵ بابە گەورە بوو قسەی دەکرد ماوڕۆن ڕاشیان لێدا مانۆڕەکە داسی گۆپال بەدەست هاتن دە نەفەرێک ئاوە ئەو دەڕۆیشت 20 نەفەر لە سەر ئەو چی پێڵەن خەنجەر خەنجەر 12 نەفەر بە تفەنگەوە بەڕێز دەهاتن ترکانە دەڵا کاکە هەمە لە ساڵێ ڕحیمیش خەیسانەکەی زۆر چاوەکەی بوو خەیسانێکی شەریف بوو وەڵا هەمتان دەکوژیان لەوە شەڕەکە دەستی پێکرد ئەو شەڕی نەغەدە و شەڕەکە لەوە دەستی پێکرد لێ کوبوونەوەدا دەست بکردی تیکەم لەبرسی بێڵس باسیکەم دوای ئەوەی کە دەبی بە پێشمەرگە ئەرچی پێشمەرگە لەو کاتەدا چ بوو چت دەکرد مامولە وڵای من ئەچی پێشمەرگار پێشمەرگایەتی کەم بوو وەکم مەسئول تا ماوەیەک دوایش مەسئول نەبووم تا ماوەیەک قادی تایزی پێشڕۆ دروستکرا دوو سمەک لە سێلمەی بووینێ من قوڕانی پێداڵان گەڵ قادی 59 هێزی پێشڕۆ دروست بوو تەقسیمان کردیم بۆ پێشڕۆ و قادی بۆ مەهابات ئاو لەو هاو تەمەن و هاو سەنگەرانی خۆ دەو کات کە بەیەکەوە لەو دەوروبەردا بەیەکەوە بوون بە پێشمەرگەوە لەو ناوچانی کە بەیەکەوە ئەو ڕفیقانە کەس لە حاڵی حەیاتدا ماوە یا هەن کە لە ژیاندا بنوورێ ناو کۆمەڵگادا ئێستا بژین ناو کۆمەڵگادان دەکرێت بە ناویان نەبێ بەڵام ماوە زۆرش ماوە لێمە چەندێک شەو ئەوەی کشێت بوون کەمتەن ماوەن
ئەو کات کە دەبن بە پێشمەرگە تەبیاتان هەر لەو سەردەمەدا ساڵی 1950 و بە دواوەیەدی دەوڵەت هێرش دەکات و شەڕ لەگەڵ دەوڵەت دەست پێ دەکات. ئەو شەڕانەی کە یانێ لەو هێرشانێک کە دەوڵەت دەیهێنێ بۆ سەر کوردستان لەو دەرگیریانەی کە بەشدار بوون دەکرێت باسیوانە بکەیت؟ دەکرێت باسیوانەکەی فەرموو. ئەم لە شەڕی یازدەگوڵان لە شەڕی سەنگەسار سنتاخ حاجاڵەکان چەند جار حاجاڵەکان مەهاباد ئەو جادەی مەهاباد شاقی تەرەغەی تەرەقەی داشخانە وەرە مثلەن دادەیمان دەوم وەکان سەردەشت لە میراوێ سەردەشتی لە کوڕە ساقەزیە 42 نەفەرەکە لە 17 نەفەرەکە شەڕ بەشداری زۆر کردەوە. چەند دانە بیرەوەریان بژێڕەوە وەکو ڕووداوەکە مەسەن جەریانی شەڕەکە چۆن بووە، گورەی پێشمەرگە، ڕۆحی پێشمەرگە، توزانم دوژمن؟ وڵای ڕێی پێشمەرگای هەمیشە سەرحاڵ بوون لەسەر هەیە من بوو لەو چەگەلی چەند دادنێشتیشت خات چەند قسەشون دەکرێت لە حینە شەڕدا هەر بە شێوە مثلەن بە شێوەیەکی نیزامی ترەوە مثلەن سەرحاڵ و سەربەرز بوون چونکە لە شتێک نەترسیان باوەڕ بە ئیمانی خۆمان بوو باوەڕ دەفگە بوو بۆی چون باوەڕمان پێ هەبوو. زۆر ڕاستە زۆر ڕاستە. حتمما زۆر جار لە شەڕەکاندا ئەسیر و شتان گرتووە. چۆنتان بەرخورد بە ئەسیر دەکرد بۆ کەسێکە لە شەڕدا بەدیل دەگیرە؟ وەتیرشمان گرتووە و زۆریش بە احترام و شەوبەڕەت شەو گرتمانە تا بۆ نەمونە نازانم ساڵ چەند بش بوو 65 بۆ تاسیرمان گرتووە لە تارانەوە یارمەتی کۆمەڵی کرد و کەسێکیش بووە پاسداریش بووە ینی مەسەڵەن بۆ خۆی تا لەو باوەڕەدانە بۆ کۆمەڵە دەگەڵی بەرخودیشی ینی بووە دەڵم کۆمەڵە میشە دایم سەرحاڵ و بۆ بەرابەر بە خەڵک هەتا لە ڕێگا ڕۆشنە کەسمان خەڵک دەیزانی چەت کامێک کۆمەڵە کامێک حیزبیە هەتا لە ڕێگا ڕۆشنە کەسمان معلوم بوو. زۆر ڕاست. ئەم دێ ئەو دێ شارە و شار منتخە و ناوچە بە ناوچە دەگەڕان هەمووشی زیاتر ئەرکەکان لەسەر شانی خەڵک بوون. خەڵک تەعاملیان چۆن بوو لەگەڵ پێشمەرگە؟ چەندە پەزیرای پێشمەرگە بوون یا بە عەکسەوە پێشمەرگە لەگەڵ خەڵک چۆن بەرخوردی دەکرد؟ بە خۆی منتەقەش فەرق دەکا وەلی مثلەن منتەقی وا بوو زۆر شتێک سەرحاڵ و بشە پیا خۆش بوو. ئێمە زۆرتر دەچون بۆ نێو حیزبەکان ئەوەدارانی خۆ حیزبێکی بۆەوە تێکەڵەیمان بێ پێیان وانە بێ ئەمە فەرق دادەنێت بینەوە خەوەداری دموکرات و کۆمەڵ ئێمە وەک ئیسلام تمەشایان دەکەین. ئێمە هەمیشەوەمان تمەشا کرد وەکو ئیسلامی تمەشایمان کرد بە دموکراتی هەر شتێکی کەبن. خەڵک بە دڵی ئاوەڵەوە پێشمەرگیان وەردەگریا ئەو کۆمەکانی کە خەڵک دیان کرد چ بوو؟ بەخوای خەڵک بە دڵی ئاوەڵەوە بوو بە دڵێکی پاکیشەوە بوو دەگەڵ کۆمەڵە بوو دەگەڵ خۆراستە باوڕ خوان هەبوو باوەڕێ بە پێشمەرگە بووە هەتامە چەند جار چوون هەوادار حیزبی بووە مثلەن چەندی بوو ئەکسەریت حیزب بووە حتا حیزبیش بووە دیان بەرابەر برا کۆمەڵە کۆمەریز نەبایە هەموو ئاخر بۆ کۆمەڵە دەژێشە ینی کۆمەڵەوەندا پاک بوو دەنگەوێتدا درێ دەگەڵ نەکردن هەتا حیزبی بوو بۆ خۆی لە شەڕ حیزب کۆمەڵە خەتای خۆیانی دەگەن کە خەتای خۆمانە خەتای حیزبەکە خۆمانە. باسی بەرابەریت کرد کە تۆ زۆر مشتاقی بەرابەری بووی وەکوتمان لە کۆمەڵدا بەرابەری بووە. بەرابەری ژن و پیاو لە کۆمەڵدا چۆن بوو؟ ئەوەندەی کاک عەبدوڵڵات هەتا ئێستاش لەگەڵا بێ شاهد بێ. وڵای بەرابەری وەکو ئینسانە وەکو پێشمەرگەیەک تەماشا دەکەی فەرقی کوڕ کەس نییە. ئەوە زەحیفێ و ئەوە نازانم وە نایبتێ بووە وەکو کۆمەڵەدا هەمیشە پاک بوو دەگەڵ ئینسانە. یعنی بۆ ڕفێقە ژن و کچەکانیش وەکو کوڕەکان ئیمکانات فراهم بوو وەگەوان تەماشا کراون وەگەوان لە شەڕدا بەشداری دراون. بەڵا کردومە جانمەوە شەهادەت مەجنونمان بووە کەسمان بۆ شەهیدیش بووە. ئەو شەڕانەی کە ژنی ڕفێقە ژنی تێدا بەشدار بووە بۆ خۆش تێدا بووی هیچ هەیە بۆ ینی باسی بکەی مەسەلەن خاترەیەک بژێڕێەوە کە مەسەڵەن ڕفێقە ژنەکان جەریانی شەڕدا
چ ڕۆحیاتیشیان بووە چەندە جەسوور بوون باوەڕم پێ دەگەت دەگەڵیان بووم هیچ کەسم بێ ترسونەکمان نەبوو لە کەس بێ لە کوڕ بێ ئەنی مەسەڵەن کوڕش بووە مەسەڵەن ترساوە بەڕاستی ڕۆژێک دەوامی کردە وەشتەوە خۆت کە سادەقانش پێکاکە وڵای دەترسێ ڕاست ڕاست ئەنی درێی نەکردوم سێ کاکە هەری کوتێ ترسێ دەترسێن دەزانین چۆن لە شەڕێکدا نەشت ئەگەر نەتترێ ترسن نەبێ زوو لە بین دەچێ ئەو زانە دێ بترسێ دێ خۆت قایم کەی حتمەن وایە فێرەوە بن باوەڕ جیاوازە تۆ باوەڕت بە ئیمان خۆت خۆت کوشتنەکە ناترسێ وانە پێت خۆش نەدەمری ئەو هیچ کەس پێ خۆش نەدەمرێ ڕاست بە خوڕایینا خەتەن وایە ئەگەر باسی خاتراتی زۆر خۆش بکەی خۆشترین خاتراتە لە دەورانی پێشمەرگایەتیدا ئەو کاتکان ئەڵبەتە پێشمەرگایەتی ئێستاشە پێشمەرگەی بەڵام ئەو سەردەمەی کە لە ناوچەدا بوون لە جێرانی شەڕ و دەرگیریدا بوون خۆشترین خاترە یا ڕووداوت هەیە لەو سەردەمە چی بوو؟ وڵایەوە خاتراتێکی چکۆڵم بوو ئەویش باش لێ بیرمنەوە ناو چیما تەسیری داناوە لەسەرم پاگای سەقز و ئەوە دێم هێز پێشڕەوە بوون 63 من 62 نەبوو وڵا تەرەف پاگای سەقز لە بینی بووکان و سەقز و هێنەوە شامات شاروێران چی بدە کوڕە دیکە هەو شار وانە دیکان دەبێەوە شار ئێمە دەستێک بووین 11 نەفەر بوون تیم لە بووین ئێمە دەنە گوری شەشین بۆ یارمەتی نەوە مەسەرەن تۆ شەبکە بچین تەقە بکەین ئەوەی دەستە بەلێک کێشمان بۆ چ بوو ئەو دەم دەگەڵ کامیلەوە بوون بۆ پاگاکە بگرن ئەمە لە تەکەکی تکە دانابوو پێنوان و پاگایە وە جێگای سراتەکەی مەبوو وڵا هەرەوەندەوە چوو چوینە بە کودێکا بە اسماعیل سوڵتانی بوو دەن شاد بیناسی اسماعیل سوڵتانی کتێ لە بنە بەردە دابنیشن هەندێم بووە تا دەچبوو لە کارمینەوەوان وڵای چوو هاتەوە کولکاس کتێ کامەرجاتەوە بڕۆ بوو لە کوردمان ئەمەری نابوو وڵا حەچ بوو لە پێوە ڕەفیقانمە تەقە بکەن وڵا بریندار بوو هەر لەسەرمە ئەو بەرچە بدە ئەمەوە ئاو بەردە ئەوە ئاو لێ ژێرە بوو ئەمە تیمی سرعاتیشی لەوەنە بووی شێڕ بێ وڵا ئەمەری لە بریندار بۆ تای نامان بە سەد حاڵ وڵا دوسە جار دی شەڕ نارە جەک دەست پێ کرد ئەوەندە لێتان نزیک بوونەوە کورا لە ئێمە پاگاکە بووین پاگاکە لەسەرمە بوو درست گوری ساعتی بوون هەچیان تەلەفۆنیان کرد چیە و کوڕ دەبا بە تا پاگاکە لێر وەڵاهی ئەومان هێنا و بەرێوە بریندار بوو ئەومە بەرەکە دەخوارێ حەمزە لوتفی حەمزە لوتفی حەمزە لەی تایکی بریندار بکۆ بە نارجە ئەمەینەوە کە ئەوش بریندار بوو 12 نەفەرکە و 2 نەفەر ماڕۆی دو نەفەر ماڕۆی لەوەی کە نارنجێکمان پێ نێما دێ شەڕە نارنجێک بوو دەستە خەوانجە ئەمەدا بەرەنداهۆش مەزوەری پڕی دەی ڕاست کرد کابراەک تفەنگێکی پێوە بە دەستەوە ژەرسێ کەسم لەو ژەرسێ بە ئەوەتەوە بە دەستەوە با بیگرم دەچی دەخی گەرم بۆ خۆ دەخت ناتوانین بدەست وایە لولەکە وڵای شانسی بە بەنێکەمە دەژ لولەکەی لێ ئاوە هێنە کرد و بەردەک هەستان کتم ئەوە نارنجێکی تێتەوە نارنجەکەش بەرد بوو کوڕ کوتی بیدە من باش پێت ماوە کوڕ کوتی بیدەم بۆ تا بابوو کوتێتیەوە بەدەست کوژن کوڕ کوتم باشە لێ توی مەکە دەم مەکە بۆ لێ تەقەی لەکەم لەسەر نارنجەکەی تێ دەکەم باوەڕکە ئاوا لە پشتی کەوت وەک گاوڕان دەرچی بوون وڵای دەرچون و بێتەوە ناخۆش نێسم سندەرەکە ئایا دانا بۆ زۆر خاوێن تا ئەوەندەش ماندوو بووین گەرمانش بوو لە تیونیان
وقتها بخير كان جاء أو قل له مشي سلمان حمود واه. جوا مليون دو أو أنت تقز والبو والله تم أخوار دو بيتنا خوش جوا ندى أو تسيبه ده بجورة بوا أم رسمي فيش من أم رسمي كرو دايك أخوان فيش لا ده أنا أول خاتاتي أخوان صار بعد كان كاس مهلتي كعبد الله أود تيبارك لي أكرك المحكي تكوشن ولك لي دستمدان ولك تم دستمدان بات باخذت أخوتهم مسؤولي هم عيونا كيم أخي والله كنت دستمدان والله يا أخي والله برندار حر هناي حر بريد بدا حر هناي دار بو حياة زنقايدا مجلسك وجلسك ألماني وكاب دي قاسبة داود زنقايدا جيري كت أحكي ايش توقع كارشو كيف يكبو تعيب دستك تحب أقدم أتوقع بدأ تابو تسالك هو من دار شو باغلي والله أود تسالك كذا تاكي تقمك وكنت تقول ولا تسمع والله بعد مركوت ايش كوت والله تشيل تلاقي سمعنا والله سنة فرمينا وا حصلت في الليل هاي من الداربو هاي شيء ده ده شيء من القادر أو شيء بو أو بالك كده ده أنا ولا يوم من زاد بو خد لشر ده قد بريندار بو كاغا مش كون بريندار بو هلا بني أرجع له وندر هر لو جريان هلا حد بو حد منك حد منك من والله هذه وقيعة الدريو أنا ولا هذا كنا بس حفتك لقال مجموعية رفيق باسم كيف تميوانيم حفظيم كاك عبد الله يا بفكرين يوم تنجا كاك عبد الله أجر باسي رابط يخبكا خب تبعته ده بيبلم باستارم كشتوه براسي باستار الشر دار راسته وخو باستار كشتوه أي الشر بخوي بخوي نازل بخوي شد تقيدك يدي واه راسته أنا ولا تقيدك تب مجبور تمسان وخمسين فربون لا رجال كان محصرة كوتين من بو مش شات سين سيجاري بو شات حمد جوان أو دوانا كالشيبون شات سين سيجاري لا بوتا الشيب مش معك إما لا ساعات هشتي بالي وما حصل ما تصعد وظيني ورا لا رجال كان ودسان فرش ما قرفوه باورك بسيني فرش بسيل كنت رجال دين جاري بليان دين الأخوان لا نيروكي خوان حلو نيروكي خوان ده كوتو أما دني وين داوين لا ده حتى نزات ما دان آدم مسوني زعما كمان كورا مستفيد دانش فربو أو فلا يوم أبو كيش فقير عايش جيتوا أنا أبو والله هي حرشوني بير سين سيجاري فدبخت فقير تازا تشجن دابويا فقط أول صار يشيبه قد تقنك الدواء دوتي ما كوت تكوت فقير هذا تمن كيبود هذا كده خشاب كاين ذا بمنيش تقنك كان ذلك فهم دوك تاسا كل قد عوبك أنا بو مشي الأراب دايبته الله ما وركاب باش نكسر درهم راست زور راست وقتك منطقة بجد يلا وقتك منطقة بجد دواي كان صار الوقت ديار ما كان صار لنا وكذا هذا بنو ودرجي أنا مدام بردوام وبلام سرنجام ده صلاة رجيم بس النابش كان ده زال ده بيورده وده فيش مرقة فاشك شذا كابو ديوي كل ثانية راح لو روداوانه ده شوي فاشك شكردني هذي فيش مرقة بود دروي مرزا كان شوم بو أو باشك شيء هموي هل لحالي الشر وودا أبو يا لما سيرك أبو مسيرك وكوتش كردن ببيشتي خوان دروج ولا الشركة دنا هرك وردقا كان بون مثلا أول خوان عفيش أو الشركة أو خوان تشيلان كذا وأنا بفيش مقات خو دتي ويران تشيل كديوا أنا شوكو بفيش مرقا وكو ريشتوا وأنا ببشروا راحت من الدواء ولا صار مقامات كراوة ولي مثلا وشوا النبوة وأنا مثلا وقتك هاتنا من أقوم تا إما شتو
شو ده نوتين ما بدي دانا نبو احمد افشار بودان تصلحتي مركز كوملا لما معلومه بوين تلا دو شصعتي شو يقدر تمتو بو ناوچە بلا اللي بقون خشكو مثلا بيز مرقا بقرته هو النبوة مثلا مش بيز مرقا حال بو درست علي ما عنده تردبو يدي مثلا وكنت جاران عم متاكد بدأ تصور او النادي يعني او طلعت النام يعني وەختێک هاتنە ئەمدی و لە کوێ نیشتە جێ بوون وەکو ئوردوگاکان ئەو کات لەکوێ بوون او كرت لقلالة بونا مثلا لا هاتين معلومة لا معلومة تينا بوتي لا السنيا خلاص جابونا مثلا منطقة رجوان درست يعني إذا بيش دا منطقة محبة رجوان هو بلى كنت مركز نعود كانت رجوان درست السنيا ورجوان هو يعني ئەو کات ئەو ئوردوگایانە وەکو پشتی جێبهە ئیسپادی لێ دەکرا لێەوە بەڵێ وەکو پشتی جێبهەی ڕێژوان بوو سۆنیا بوو گەڵاڵە بوو بۆتێ بوو درست باسی بۆتێت کرد بەڕێستان لە بۆتێ بوون و لە جەریانی بۆمبارانی بۆتێدا کە لەلایەن ئەرتەشی سەدامەوە ئەو کات بۆردمان کرا کۆمەڵێک لە ڕفێقەکانمان لەوێ گیان بەخت دەکەن بەڕێزیشتان لەوێ ئەگەر هەڵە نەبم تەسیری ئەو بۆمبارانە لە جەستەت کاریگەری هەیە ئەو ڕووداوە چۆن بوو بۆ خۆت چه تەسیرێک لەو بۆمبارانە وەرگرت لەباری جەستەیەوە وەڵای لەباری جەستەیەوە من ئەوڵە بۆمبارانەکە کرد لە پێشتا کردتیمی بۆمبارانەکە شیمیایی بوو بەڵ شیمیایی بوو يعني ستي بۆمبارەکە ئەوە بەوردی باسی بکەیت چۆن بوو لە شرایەتێکدا ڕوویدا والله تقريبا ساعات بينزو أوانه بو بينزو واربو بينزو نيولو المتقيد أبو أو دست بيقرت دي ولا سلوك دابو وين سنان ودي قاكش هو أو دم شرع ما داباج وين ولي رفيقنا قردان داتنا بو دنو وكو رحنا مثلا يقعد ودك دابو بجاك إخوان لو العزايد دابو ولو العزايد شهيد واحد محمد كتي دوتارة هاتن داقانا كالرجلين هكا دواني كاتن تسوار دانبون دواني زور برز دواني الاخوار تربو هكا هو شاديان والعروق هو شاديان باك هات باك يبان كوت حرمون دو كوت وقواروا دي نو داني جوغا كبو جوغا هاي تذاب أو كان يبو كتون أو كنا دام بخوني السحاد و تدقوتي وهاشات موا قوشات موا بدن حرد خرا عزارو دخرا أنا شيء أم تكذو حشتك نخونك داري ونتاوي شو نابينا تاو نابينا تاو دكزاوا تسور هالقرا والله دي حتى رام كرت كل كنت بخش المايه كشو هنا شي معي ما نبوها بلى خلصوا ما ادري كذبوا جيت ما في ما نام ابو لا حتى دي مروا رام كد تا ما ويك هكت ما او كيد استن ام جال تربو خلاص او تردو يقتاني ابو يقتاني بعضهم كل حاجه بتندارك النبي هيك كاكا دست بيكده وبيكنين ياك بيكنين هاي بيكنين لخزارتي هاي بيكنين وأتوي بعدين شو مدشة جات سايشم دست سايشم نديديت بحاستم يعني مثلا قاعد قدامك كل في كز ياوا حتى نسي بكم جاي ندر رادي حزب حاورم كنت مكاكشين ما يبدا داومو اشتكوا جيلكم دنيا ما جيت تركك ما بفورين هات بيشوتي في بابو دردكم تاخني هاد بدكني وركتم بابا بيكني وكتم بابا والله شين باي
خلقش لا زوج شهيد بو أو جعفر وشهيد سعادة وأنا شهيد بونو هم بقتلوا ذلك الحين ڕاستە دەزانم والله هاتن فوران مجيت هاتو فوران جيبوا نابرمي وحما وكردوا أحمد دريا هل أول دبو بين دقة بدن زور باشون قبل دار نبو من الشماعية دا ومن البيكانين والله أمر رام كرد وقتم بو نيوردوغا ودي كوتم والله نادر جالي دا هذه أقام ليش تقنما ئەو ڕفیقانی کەش گیانیان بەخت کرد بوو دیتن وەختێک ئاوا بۆمبارانەکە شهيد سعادة مديد شهيد كريم مديد شهيد حمد كذا خواري بو أو ندور بون أروح شهيد سعادة قال كريم أو دستي كقرفاه وأخوك خوت من أبو أما الشهيد حمد بازك أو هنا كرني بو جوني بدالين ما خالد يستني بدال الجوان بەڵێ جوێنی أو رني بو نطلع تنجي أزارة وانت جزوال بو لەباری جەستەیەوە ئێستاش تەسیرەکەی ماوە لە جەستەتداوە نییە أي شيء لە تەنگە نەفەسی و لە تنجي نفسي شيماء أو فکر و ناومێش ناوم لبريتەوە ڕاست دەستی دادنە مستان تۆ نازان ئەخۆم لێرە شوێت وچنەوە کەم لەمەوە بەداخۆ کەسی ناناتمەوە باشی نانات حتمەن ماوەیەکی زۆرە لە ئوردوگای زەرجۆز نیشتەجێی و لەو فاسلەدا خانەوادە تەشکیل داوە منداڵت هەیە لەگەڵ ئەوەشدا کە ئەرش پێشمەرگایەتیشت بەردەوام بەڕێوە بردووە ئەرێ وەڵا ئەو شەرایطت بۆ تۆ چۆن بووە چۆن تێپەڕ کردووە لەگەڵ یا وەکو شتێکی تەبیعی لەگەڵ یا هاتووی وڵای باش بوون سەری کۆمەڵەوە بووە وەڵا کۆمەڵەش لە سایستەری کەسانی وەک ئێوەوە بێگومان بوو وڵا خۆیمەی کۆمەڵەوە بوو خۆلاسە ڕاست ئەوەڵە گەری مەسەلەن من بوومی پێشمەرگا دایکشم کوتی داخم سەر دایکم داوە دایکشم کوتی ئەگەر پێشمەرگاتی کە پێوانەی بیکەی وەڵا پیاوە نەکردوتم بە باوەڕی من ئەو جۆرەی کە دایکت انتزاری کوردستان دەمرێ یەک جارە سەوەتی دنیای تلوسە تا بکرێتەوە هەر دیمیتر خامەکەیان زۆر ڕاست جارێ دیمیتر خامەکەش نییە زۆر ڕاستە من زیاتر لەوە مادوو ناکەم پرسیارێکی زۆر تایبەتم نییە ئەگەر بۆ خۆت شتێکت هەیە بیڵی لە خزمەتتدام قوربان وڵا سپاسی دەکەم سپاسی کارمەداری تەلەڤیزیۆنیش دەکەم لێرە ئیشەکەم زۆر سپاسی لێ دەکەم بەڵا سپاس بۆ بەڕێزشتان هیوای تەمەندرێژیت بۆ دەخوازم هیوای سەرکەوتن و ساڵهای ساڵ هەروە لە خزمەتتدا بین خۆشحاڵ بین بە حوزورت ماندووبان کردی بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینیتان و بیستان و توێژێک بوو سەبارەت بە خۆناخەکانی ژیان و خەباتی هاوڕێ عەبدوڵڵای جیهانوەتەن ناسراو بە ئەبە کۆمونیست هیوادارم کە کاتساتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر بردبێ و تا بە یەگەیشتنەوەیکی دیکە لە ئاڵقەی نوێم بەرنامەیەوە هەمووتان هەر شاد و بەختەوەربژین. Oh,
Yine bu hajar, Bolanani, como de yasa. Ragi zadari la risha da beni, Doi azadi gal manateni. Ragi zadari la risha da beni, Doi azadi gal manateni. Karabari chini kire kara, Arainami regay ke kosha. Karabari chini kire kara, Arainami regay ke kosha. Alay suri shorish manawake, Argaroji sarkam tinage. Alay suri shorish manawake, Argaroji sarkam tinage. Rehabat man chanda sakhudur, Matra daur man krupay agarge. Rehabat man chanda sakhudur, Matra daur man krupay agarge. Yagre pira da jidlanade, Emay ko gajeli lamade. Yagre pira da jidlanade, Emay ko gajeli lamade.